سەرۆکایەتی فەڕەنسا مەترسیە شەپۆلێکی دیکەی ناڕەزایی و توندوتیژی هێلک زەردەکان شاری پاریس بگرێتەوە. هەر بەو هۆیەوە تاوەری ئیڤڵ و 7 مۆزەخانەی بەڕووی گەشتیاراندا داخست وەک ڕێو شوێنێک بۆ پاراستنیان لە هەر زیانێکی چاوەڕوان نەکراو. گەرچی هەفتەی ڕابردوو ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بڕیاری زیاترینی باجی لەسەر سوتەمەنی ڕاگرت، بەڵام سەرچاوە ڕۆژنامەوانیەکان پێشبینی سەرهەڵدانەوەی ناڕزایی بەرفراوان لەلایەن هێلک زەردەکانەوە لە پاریسی پایتەخت دەکەن، بەتایبەت کە خۆپیشاندان و ناڕزایەکانی شەممەی ڕابردوو بە توندوتیژترین خۆپیشاندان دانرا کە لە ساڵی 1968ەوە ناوەڕاستی پاریس بگرێتەوە. هەر بەو هۆیەوە ماکرۆن لەم هەفتەیەدا چەند جارێک داوای لە کەسایەتی و سەندیکاکان کردووە بانگەواز بۆ هێورکردنەوەی دۆخەکە بکەن. جێگەی ئاماژەیە لە ئاڵۆزیەکانی هەفتەی ڕابردووی پاریسدا کە دواتر قوتابی و جوتیارانیشی تێدا بەشدار بوون، 4 کەس کوژران و سەدانی دیکەش بریندار بوون و دەستگیرکران. ئێستاش کە مەترسی سەرهەڵدانەوەی ناڕزاییەکان و نائارامبوونەوەی ڕەوشی پاریس لە ئارادایە، بە پێی زانیاریەکان نزیکەی 90,000 پۆلیس و هێزانیەکانی دیکە لە پاریس خراونەتە ئامادەباشیەوە. لای خۆیەوە سەرچاوەیەک لە کۆشکی سەرۆکاتی فەڕەنسا دووپاتی کردەوە. زانیاریان پێگەیشتووە لە شارەکانی دیکەی فەڕەنساوە هەزاران کەس ئامادەکاریان کردووە تاکو خوان بگەیەنە پاریس. ئەو سەرچاوەیە وتیشی مەترسی دەکرێت ئامانجی زۆرێک لەو کەسانە تاڵانکاری و تێکدانی دۆخی ئەمنی پایتەخت بێت. هەر ئەمەش ترس و دڵەڕاوکەی لای دەسەڵاتدارانی پاریس دروست کردووە کە هەوڵ دەدەن بازنەی ناڕزاییەکان لە کۆنتڕۆڵی دەستگامنیەکاندا بمێنێتەوە. بزوتنەوەی هێلک زەردەکان مانگی ڕابردوو بەهۆی بڕیارێکی حکوومەت بۆ زیادکردنی باز لەسەر سوتەمەنی سەری هەڵدا و ناڕزاییەکان بە خێرایی شاری پاریسیان تەنیەوە. هەر بەو خێرایش ناڕزایەکان لە شێوەی یاخیبوونێک دژ بە ئیمانوێل ماکرۆن خۆیان نوان. بە بڕوای چاودێران بەم زوانە جگە لە ناڕزایی هێلک زەردەکانیش چەند گرفتێکی دیکەی پێشبینیکرا و ڕوبەڕووی ماکرۆن دەبنەوە، لەوانەش ناڕزایی جوتیاران لە ساغ نەبوونەوەی بەرووبوومەکانیان و ناڕزایی شۆفێرانی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانیش کە ڕەنگە لە یەکشەمەوە سەر بۆ مانگرتنی سەرتاسەری بکێشێ. ئەمە و پاشگەزبوونەوە لە بڕیاری دانانی باجی سەرسوتەمەنی لە ژێر گوشاری ناڕزایەکاندا بە وتەی وەزیری خەزێنەی فەڕەنسا زیانی 4 ملیار یۆرۆ لە داهاتی گشتی وڵات دەدات. سەرباری ئەم زیانە قورسەش تا ئێستا دیار نییە خۆ بڕیارەکە دۆخی پاریس هێور دەکاتەوە یاخود ماکرۆن و حکوومەتەکەی لە هەردوو لاوە زیانمەند دەبن، لەلایە کورتێنانی بودجە و لەلایەکی دیکەش تێکچوونی ئارامی پاریسی پایتەخت.